لە جیهان و لە ژیانی وەرزشی وەرزشکاراندا هەندێک وەرزشکار قۆناغی یاریزانی تێپەڕەن و بەرەو قۆناغەکانی دیکە هەنگاوەنێن چ لە بواری تیۆری بێ یا پراکتیکی و هەندێکیشان لە دوای ژیانی وەرزشی وەکو یاریزان وازەهێن و دوورەکەونەوە و ئەچن بەلای کارێکی دیکەیە. بە خۆشحاڵیەوە لە هەرێمی کوردستان و وەرزشکارانی کوردستان ژمارەیەکی زۆریان لە دوای سەردەمی یاریکردن و کاری ڕاهێنان بەڵام لە وەرزشکردن لە قۆناغێکی دیکەیە بەردەوامە بن کە ئەویش قۆناغێکی فەرهەنگیە لە بواری ئەدەب و نووسین بەڵام لە نووسینی وەرزشیە و کتێبخانەی وەرزشی کوردی دەوڵەمەندەکەن بە نووسینەکانیان. یەکێک لەو کەسانەی کە هەم وەکو وەرزشکار وەکو یاریزان و ڕاهێنەر ئاستێکی گەورەی پیشاندا و ئەنجامی گەورەشی بووە هەم لە بواری نووسینیشا دەستێکی نووسینی باشی هەبوو و چەندین نووسینی وەرزشی بڵاو کردەوەش بەڕێز دکتۆر ئەحمەد بەهادین مامۆستای زانکۆیە. دکتۆر بەخێربێی، سپاس بۆ ئامادەبوونت، سپاس بۆ مەگەزین. سپاس. دنیای وەرزش تەنها بەدەستهێنانی ئەنجام نییە وەکو یاریزان و مەدالیان نییە، بەڵکو نووسینەوەی مێژووی وەرزشی و دانانی پرۆگرام و دانانی بەرنامە بۆ وەرزشکاران کارێکی دیکەی گەورەیە لە وەرزش. تۆ لەسەر ئەمە چی هەڵێیت؟ سەرەتا سپاس دەکەم. بەڵێ خۆی وایە خۆتەزانی تەمەن یان وەرزشکردن زۆر ڕەهەندی زۆر جیاوازی هەیە، چونکە وەرزش خۆتەزان ئەگەر بۆ ئاستەکان بیکەی حتمما تەمەنە شێتە کە هەڵک شێت تەمەنی تر ئەبێ بەشێکی تری وەرزش بگری بە تایبەتی لە ڕووی فەرهەنگ و نووسین و ئەوانەوە. دیارە ئێمە کە بەو قۆناغانەیە ڕۆشتوین درکمان بۆ کردووە، ینی کەسانێک کە خۆی خولیای نووسینوانەش بێ لەگەڵیاکە وەرزشی کردووە حتممە نەزانێت کە قۆناغێکی تەمەنیەت ئیترە و توانایە و نامێنێ. بەڵام بێ دوای ئەوە چی بکە، یان ڕاهێنەربی یان داوەربی یان بە تایبەتی ئەوانی کە دەستی نووسینیانێ و بە تایبەتی لە کوردستانیشا کە ئێمە ئەوسا ئێستا بە خۆشحاڵیەوە باشترە خەڵکێک هەیە نووسێ. ئێمە زۆر هەژار بووین لە ڕووی نووسینەوە، بۆیە ئەتوانن ئەوانیان بە سەلیقە و بە فکری خۆیان بێن هەم لە ڕووی وەرجێڕانەوە هەم لە ڕووی نووسین و داهێنانی خۆیانەوە بوارەکەیان دەوڵەمەندکەن کە بواری نووسینە. نووسین و توێژینە وەرزشیەکان بۆ ئێستای وەرزشی هەرێمی کوردستان لە چه ئاستەکایەوە تا چەند پێویستە؟ بەڵێ پرسیارێکی جوانە. دیارە خۆتەزانی ئێستا پەیمانگای وەرزشی کۆلیجی وەرزشیەکان زۆرن لە کوردستانە، ژمارەیان زۆرەوە. ئێمە یەکەم کێشەکە بەرەو ڕوومانە بێتەوە ئەوەیە کە سەرچاوی کوردی نییە، بۆیە خوێنکارێک کە خوێنی باڵا زۆر بەتواناشە لە ڕووی زمانی عەرەبی یان ئینگلیزی ئەوانە کە ناتوانێت بەڵام زمانەکەی خۆی باشەزانێ سەیرەکەی تەنانەت پراوێزی ژەخرێ لە گفتوگۆکانە وای لێت کە نەتوانێت تعبیر لەو زانستەی خۆی بکە. بۆیە ئێستا زۆر گرنگە سەرچاوەکان بە تایبەتی لە ناو زانکۆ و پەیمانگەکانە زۆر گرنگە کە گرنگی پێبیرێەوە لە ڕووی ڕاهێنان و ئەوانە شۆ خۆتەزانی ئێمە ڕاهێنەری بەتوانە ئەوەیە بێ لە ڕووی ئەکادیمی و خۆی پێش بکات. جا تۆ گەر سەرچاوەیەک نەبێ یا لی تێنەگەی زمانی خۆ نەبێ تۆزێ قورسترە بێ ئەبێ بنێری بۆ وەرجێڕێ. بەڵام لەکوێ کەسێکی بەتوانە کە خۆی بۆ نمونە ئەوەی کە ڕابردوویەکی باشی لە وەرزشەکە هەیە و بتوانێت کتێبێکدانێ هەمە بێ بە سەرچاوەیەکی گرنگتر بۆ ئەوانی کە خولیای ڕاهێنان یان خوێندنەوەی زانستەکانی بڵێن وەرزشی. باشە، لە ساڵانی ڕابردووە باسیوانەی وەرزشی یا خۆپەروەردەی وەرزشیە کرا و دایمە باز لەواکە کە پرۆگرامێک نییە بە خوێندن. ئێوە لەگەڵ مامۆستانی دیکەی هاوڕێتانە چەند نامێتیای بڵاوکراوەیەکتان دەرکردووە کە لە ساڵانی ڕابردووە ئەمە یەکێکە لە پرۆگرامەکان کە بۆ پۆلی حوتی بنەڕەتیە کە باز لە هەندێک وەرزشەکە کە مامۆستایان بە خوێندکاران و قوتابیانی ببەخشن و ئەمەش یەکێکە لە پرۆگرامەکانی دیکە کە ئەویش بە هەمان شێو بۆ پۆلی هەشتەمی بنەڕەتی و پرۆگرامی دیکە هەیە کە لە قوتابخانەکانە بۆ پەروەردەی وەرزشی وانەی پەروەردەی وەرزشی خۆناغی پۆلی نوێمی بنەڕەتی. لەسەر ئەم پرۆگرامانە دکتۆر ئەمەوێ بڵین تا چەند ئەمانە جێبەجێ کراوە لە ناو ناوەندەکانی خوێندنەوە تا چەند سوودی گەیانە بۆوانەی پەروەردەی وەرزشی؟ بەڵێ وڵا سەرەتامان با گرنگی بڵێم دوایی تا چەند سوودی. گرنگی ئەمە ئەوەیە بۆ یەکەم جارە لە ناوچەکەیە لە
وڵاتانی دەوروبەریشمانە لە زۆر وڵاتی جیهانی شتا ئێستا پرۆگرامێکی وەرزشی نەچۆتە ناو ینی وەرزش نەبووە بە پرۆگرام. ئێمە لەگەڵ دوو هاوڕێما خوا لێ خۆش بوو دکتۆر عاسی و دکتۆر علی دانیشتین بە ضرورمانزانی کە پرۆگرامی وەرزشی چونکە ئێمە ئەو معاناتەمانە بینی هەر هەیەک لە ئێمە یعنی وەی گوێی لێمانە ئەزانێت کە مامۆسای وەرزش تۆپێکیەیە بە خوێنکارەکانی و یاری بکەنەوەوانە ئیتر یاریگاکەی هەر چۆنێک بێ ئەمەمان نێژ ئێمە وامان کرد کە وەرزش هەموو جۆرە وەرزشەکان لە ساڵەکەی دابەشکەین بەپی ئەو ڕۆژ و مانگ و ساڵی کە خوێننی تایە بۆی خوێنکاران هەر هەمویان بەشدار بن بە فەرمی ببێ بەوانەیە کە جارێت دیارە پرۆگرامێکی ئاسانی شەیەمە وەزارە بە خۆشحاڵی و ئێمە پاش هەوڵێکی زۆر زۆر وا کرا کە وەزارەت تامیمی کرد بۆ خوارەوە ینی هەموو بەڕێوەبەرێتەکانی پەروەردەی ئاگادار کردەوە خوێندنگاکان کە بۆ یەکەم جار بە خۆشحاڵی بوو بە پرۆگرامێکی خوێنن بێمە سەر بەشی دووەمی ئایا پەیڕەو کرا من بە پێچوانەوە زۆر زۆر گلەیمان هەبوو لە تەنانە سەرپەرشتیاران یان ئەو مامۆسایانەی کە بەلایەنەوە بێ ئەوەی سێریکەن وایە نەزانی شتێکی قورسە شتێکی زۆر ئاسان بوو کاری ئەوانی ئاسان کردبوو بەڵام ئەمە وای کرد تۆ کەسێک یان مامۆسایەکی ئەکتیڤ جاکەیتەوە لەگەڵ مامۆسایە کە چالاک نەبێ و کە هیچ پەرە بە بوارەکەی خۆی نایکە وەرزشە بۆیە ئێمە لەگەڵ ئەم سێ کتێبەیە ڕێبەرێکی مامۆساشمان دەرکرد مامۆستاکارەوە ئەم ڕێبەری مامۆسایە من بەش بە حاڵی خۆم زۆر زۆر هیلاک بووم چونکە هەموو ئەو ڕۆژانی کە پشووە هەموو ئەو یاریانەی کە سەرەتا چ کارامەیەک پێشخین لەگەڵ قۆناغەکانی تەمەنە هاتوین دراسەیەکی زۆر زۆر وردم کرد من زۆر هیلاک بووم بووی یعنی ئەگەر مامۆسایەکی وەرزش لە خوێندنگاکە بەس بیخوێنایەتەوە ینی بە هەند وەری بگرتە ئەیزانی چی ئەڵێتەوە خوێنکارەکانیش سوودیان لێ بینی بۆیە ئەمە من بە خۆشحاڵیەوە من دکتۆر عاسی ڕەحمەتی شتێکی جێڕایەوە کۆنفرانسی شتێک کرا بۆ قونسڵی بەریتانیا زۆر بە خۆشحاڵیەوە ئەمە هین بوو ینی بۆ ئێمە زۆر بوو باسی شتێک کرا بوو پرۆگرامی خوێندنەکان ئیشارەتی یا بوو توێتی شتێکی زۆر زۆر جوانتان کردووە لە هەموو شتەکان جوانترە ئەو وەرزشتان کردووە بۆ پرۆگرام و لە خوێندنەکان ئێمە گرنگی ئەمە ئازانین بەس بەداخەوە کاری ئەوێ دیارە کارەکە ئەوەیە بێ ئەو مامۆستا دیارە مامۆستایەک لەگەڵ یەکێکی جیاوازە ئەبێ هەمووی گرنگی پێبەن و لە ڕووی ئەو خۆتان نەزانن ێوە بەڕێوەبەرێتی وەرزشیان بەڕێوەبەرێتی چالاکی دیدەوانیەوانە ئەبێ بۆ کارە هەڵسن و ئێمە خۆشمان ئەوە سیمیناراتی زۆرمان لەسەر بکردە باش دکتۆر خۆت وەکو پاڵەوانێکی وەرزشی بێگومان لە سەرەتای یاریکردنەوە لە یاری گۆڕاپان و مەدانێکی بوو لە پاڵەوانەوەرچەکان لەسەر ئاستی عراق ئەمەش یاسای نێودەوڵەتی یارە بەهێزەکانە ئەگرێتەوە ئەم نووسینە ئەم کتێبە چ پەیامێکی لە پشتوی وەکو پاڵەوانێکی پێشووتر بەڵێ دیارەمە ئەمیش هەستکردنە بۆی کە من ینی کەسێکی کوردم وەکو کووردە یەکەم جارە یاسای یاریە بەهێزەکان یان یاری گۆڕەپان و مەدان تا ئێستا بە کوردی نییە یەکێ مەگەر خۆی کردبێت ئێمە یەکەم جارە کە یاسای گۆڕەپان و مەدان ئێویان یاریە بەهێزەکانیشی پێڵێن من هەستان بە زەرورم زانی چونکە زۆر لە خوێنکارەکانمان کە چوونە خولی داوەریەوە سێرمە کرد ینی عەرەبیەکەیان لاواز و عەرەبیان نازانی بە گرنگ زانی بە ئەرکێکی سەرشانی خۆم زانی ئەوە بوو ئەویش هیلاک بووم پێوەی بۆ یەکەم جار توانیم کە وەریگێڕم ئێستا ئەمە وەکو بنەمایەکی لێها و تۆ ساڵانە ئەتوانی نوێی کەیتەوە چەند یاسایەکی لە گۆڕانکاریە وەکو یاریەکانی تر ئەو گۆڕانکاریانە دانی تو ئەبێ بە سەرچاوێکی گرنگ بۆ داوەرەکان بە تایبەتی دەستخۆش یەکێک لە کتێبەکانی دیکە کە جەستەی تەندروستە جەستەی تەندروست باز لە خواردن و جوڵە وەرزشیەکان و ئەو بابەتانی کە ڕۆژانە لە هۆڵە وەرزشەکانە باسەکرێ و خەڵکانێک لە سۆشیال میدیای بەدوایە گەڕێن دکتۆر ئەحمەد بادین لە یەکێک لە کتێبەکانیە جێگەی کردوتەوە دیارە خۆتان نەزان جەستەی تەندروستیش ئەم کتێبە ئەمەش بابەتێکە کە لە زۆر میلەتان لە زۆر وڵات من چوم هەبووە بەس ئێمە نەمان بووە ئەمە سەرەت ئێستا هەیە بە خۆشحاڵیەوە یعنی لەلایەنی خواردن ئێستا زۆر زۆر لەسەر خواردن ئەمە بۆ یەکەم جار بۆ ساڵەکە دەرمان کرد دەرم کرد شتێکی گرنگ بوو گەرە باز لە جۆرەکانی خواردنەکەی بۆ هەموو جۆرەکانی خواردن هەموو جوڵەکان دیارە خۆی لە 300 بۆ 400 ڕاهێنانیش کە بە وێنەوە تایەتی وێنەکانیش لەسەر و پاڵاوانانەی خۆم ناوخۆیەکانە هەمووی ئەو خولانش کە خۆم بینیومە سوودم لێ بینیوە بۆ نمونە
مەشقی ناو ئۆفیسێکی تایە کە نزی ئۆفیسترێنینی پێڵێن مەسڵ من لەسەر ئەم مێزەیە ئیشم لەگەڵ کۆمپیوتەرە ناتوانم بچمە دەرەوە چۆن لەگەڵ کورسی و دەرگا و ئەو ژوورەی خۆما مەشقکەم یان بۆ ئەوانەی بەڕێوەبەرن یان کارێکی واکەن بەرحاڵ زۆر شتی تایە داوەزینی کێشی تایە خۆگوشین یان ڕێژیمی تایە بۆیە بە باشم زانی ئەمی شتێکی تازە بوو کە چۆناو وە دەنگێکی باشیشیە و وابزانام خەڵاتی گەورەش کرام دوایەوە. باشە دکتۆر ئەلبومی مێژووی یاریە بەهێزەکانی باشووری کوردستان نووسین و هەڵگرتنی دۆکۆمنتەکان کارێکی زۆر گرنگە کە ئەو پاڵەوانانەی کە لە ڕۆژانێک ئەنجامیان بەدەست هێناوە وێنەکانیان و مێژوەکان لە ئەلبومێکی وای پارێزرێ. دکتۆر ئەمە ئەوەی جێگەی خۆشحاڵی سەرجەم ئەمانە پاڵەوانە کوردەکانن لە کۆن و نوێدا ئەمەوەیە بە کورتی باسی ناوەڕۆکی ئەم ئەلبومە بکەی بمان. بڵێ ئەمە هەر هەستکردن بۆی کە لە بوارەکەی خۆمانە لەگەڵ خوالێ خۆشبوو دکتۆر عاسی فاتیح دەستمان کرد بۆی ینی بیرۆکەی ئەوە هەردووکمان و کە باسمان کرد مێژووی یاریە بەهێزەکانی چونکە مێژوویەکی جوانی هەبوو کوردستان ویسمان ئەوانە کۆکەینەوە نەفەوتێن ئەوە بوو ئەو بەسەریا هەر لە دەستنووستا کە دەستمان پێکرد کۆچی دوایی کرد من بۆکو ئەرکێکی سەرشانم هاتم دەستنووسەکەی ئەویشم کۆ کردەوە و وتم نە هەرەبێ بیکەین بە کتێبێ ئەوە بوو من زۆر هیلاک بووم ئەمە لە 1930ەوە تایەتی هەموو کوردستان تەنادەت لە بادینان منتیقەی دەوروبەری ئەوانە هەیان یان خانەقین یان گەرمیان ئەوانەشی تایە ئەگەر دیقەتی بەرگەکەی بەنێمە وامان کرد مەسەڵەن خانەقین شارێکی زۆر بەهێزە لە ڕووی گۆڕەپان و مەدانەوە مامەسا خەلیل و ئەوانم تێکردو ئەو کچانە ئەوانن کە لە سلێمانی ژماری پێوانی عێراقیان لەو کاتەیە تۆمار کردووە کەرکک مێژوێکی باشی هەیە بورهان ڕەشیەوانە کە لە عێراقا چەندین ژماریان تۆمار کردو ئەمە ئەم چوارە لە هەولێر دایمە ژماری پێوانیان تۆمارە کرد ئەمە لە بادینان مەدالیای هەیە لە وڵاتی عەرەبی ئەمە لە خوێندنگاکانە ڕازاوخان کە لە بازی بەرزا باش بوو ئەمە ژیاری زانا بوو کە ئێستا ناکرێ مێژوویەکی زۆر باشی هەبوو لە سلێمانیا 3 مەتر و زیاتر بازیانەیە بۆی هەر لە بەرگەکەیە هەموو کوردستانم کۆ کردەوە بەرگیەکەمە ئەکرێ بەرگی دووەمی لە داهات بە خۆشحاڵی و دەستم کردووە بە بەرگی دووەم کە ئەمیان شێوەی تۆزێ زیاتر هەر ئەلبوم نییە بڵێن هەروێنەیە زیاتر درێژەمان پیا و ئەوانی هەنێکمان بێر چوو بەداخەوە تاک ئەوانەشمان خسۆتەوە نابەرگی دووە. یەکێک لە نووسینەکانی دیکە بنەماکانی فێربوونی یاری گۆڕەپان و مەدانە کە ئەمە بۆ ڕاهێنەرێک پێویستە کاتێک کاری ڕاهێنانەکە نامیلکیەکی یاخود نووسینێکی وای لەبەردەستا بێتە زانیاری وەربگرێت لەسەر چۆنێتی مەشقدانەوە. ئەمەیە باسی کتێبێکی دیکە بکەم کە یاریە بەهێزەکان بۆ منداڵان پێشبڕکێی تیپەکان دکتۆر لەسەر ئەمە وەسینی کێتی نێودەوڵەتی بۆ یاریە بەهێزەکان کە باسی یاریەکانی کردو بۆ منداڵان کە گرنگە منداڵان لە سەرەتایی تەمەنیانە چ جۆرە وەرشێکە خۆیانە بینەوە. دکتۆر ئەمە باسی چیەکە؟ بەڵێ ئەمە زۆر گرنگە ئەم کتێبە دیارە ئەمە وەرجێڕانە لەگەڵ هاوڕێی بەڕێزمان دکتۆر حسین شەفیق وەرمانگێڕە ئەم کتێبە بە زۆربەی زمانەکانی جیهان وەرجێڕاوە بە باشمان زانی ئێمە ژۆک و کورد ئەمە مناڵ تایبەتمەندی خۆی هەیە لە ناو خوێندنگاکانە ئەمە ئێستا لە وەزارەت هەوڵمان ناوە ئەو میهراجان و فیسیڤاڵانەی کە ئەکرێ بۆ مناڵ ئەبێ بەم شێوازە بکرێ ینی تۆ جێیکەیتەوە هەموو جۆرە جوڵەکان سەرکەوتنە ڕاکردنە بازدانە یان لە یاریە گۆڕەپان خۆتەزانی پێڵەن دایکی یاریەکان هەمووی لێراجیا بۆ تۆ بۆیە زۆربەی زۆری زمانەکانی جیهان وەریان گێڕاوە ئێمەش بە باشمازانی وەری بسپاس بۆ سەرۆکایەتی زانکۆی سلێمانی کە هەوڵیدا و بە خۆشحاڵیەوە هاتنە پێشەوە دیزاین و بەرگێکی جوانیشی بۆ کرا فیستیڤالەکانی ناو خوێندنگاکان لە جیهانە بەم شێوەیە کرێ ئەمە ستاندەرە بۆ هەموو مناڵ کە بەو شێوەیە جوڵە بکات. دوهەمین کتێب کە باسیەکەین زانستی ڕاهێنانی وەرزشیە وەگەڵێن وەرزش بە چەندین زانستی دیکەوە بەستراوەتەوە بۆیە پێویستە بە شێوەیەکی زانستی مەشق بدرێتەوە و باز لە جۆڵە وەرزشەکانە بکرێ. زانستی ڕاهێنانی وەرزشی چی ئەگۆڕێ بۆ کەسێک کە بێ بە ڕاهێنەری وەرزش؟ بەڵێ دیارە ئەم بەڵێ زانستی ڕاهێنان ئەمیش لەگەڵ دوو هاوڕێما دکتۆر وشار و دکتۆر یاسین کردمان ئەم زانستی ڕاهێنانە پرۆگرامی خوێندنە یعنی ئەوانەی کە خوێنن ئەمە ناگەڕیتەوە بۆ سەرچاوە عەرەبیەکان یان ئینگلیزیەکان خوێنکاری خۆمان ئێستا کە کوردن سوودی لێبینن ئەم کتێبە بۆ ڕاهێنەر
هەر ئەبی خوێنێتەوە ئەو شەرحیات یان نووسینی کە تایەتی ئەتوانێت ئەگەر ڕاهێنەرێکی جارێ پلەیەکیش بێ نەگەشت بێتە ئاستێکی بەرزیان قولی ڕاهێنانی نەبینی بێ بنەمایەکی باشە کە بتوانێت ڕاهێنانی لەسەر بکە و ئەمە پرۆگرامی خوێندنی کۆلێجی پەروەردەی جەستەیی و زانست وەرزشەکانە ئێستا تا مەشقێکی زانستی باتەوە. بێگومان ئێستا زانستی ڕاهێنان لە هەرە زانستە گرنگەکانە کە زانستەکانی تری پێوە ڕەبتە من ئێستا ڕاهێنان لەو ئاستیان تۆ ناکری هەر لە خۆتەوە ڕاهێنان بی دیارە بنەمای زانستی وەکو چەندین زانستی ترمان هەیە هەمووی لە خزمەتی زانستی ڕاهێنانەیە. باشە دکتۆر لە کۆتایی نزیکە بینەوە لەگەڵ بەڕێستا ئەمەیە ئەو پرسیارە بکەم ئایا ئەم نووسینانە جێگەی سۆشیال میدیای گرتوتەوە کە خەڵکانێک بە دوای زانیاریە بگەڕن بەنا بۆ سۆشیال میدیا بن ینی زانیاریەک هەیە لە کتێبەکانە هەبێت لە سۆشیال میدیانە بێ؟ بێگومان هەیە لە هەمووی گرنگتر ئەوەیە کە مەم بە زمانی کوردیە ئەوە زۆر گرنگە دووەم جار ئێمە بە ینی زۆربەی زۆری ئەمانە ڕوومان کردوتە گرنگترین سەرچاوی کە لە جیهاندایەوە سۆشیال میدیا خۆتان نەزان کە ئێستا زۆر شتیتیایە بەڵام ئەمە بە وردی باسی هەموو شتەکانەکە و تایەتی بەڵێ بۆ نمونە بنەما زانستیەکانی ڕاهێنان کە ئێمە هاتوین لەسەری هەرە باشەکەیمان هەندێک زانیاری هەیە بە ئاسانی دەست ناکەوێت حتمما خۆتە ئێستاش پتێ و نەتوێ بە جیلی تازەشەوە جیلی نەوەوانی گەنجن هەندێک زانیاریەکان لە جیهاندا بە بڕێک پارە دەسەکەوێت ئەفرۆشرێ بە تایبەتی لە سۆشیال میدیایە بێگومان تۆ ئەگەر زیاتریش مەسەن بە تایبەتی ئەوانی کە خوێنکارن یانیانێن توێژینەوە بکەن هەرێ بێ بگەڕیتەوە سەر کتێب و وەرەقە و نووسینەکە بۆیە ئەمە زۆر گرنگە چێژێکی زیاتریشی هەیە بێگومان بە تایبەتی بۆ جیلی ئەمە زۆرتر. دکتۆر ئەحمەد بەهادین مامۆستای زانکۆ و نووسەری وەرشی سپاس بە ئامادەبوونت. سپاس بۆ بەڕێستان زۆر سپاس.